هاوکارانی پامنێران کاک عەبدولعەزیز کاک ئەحمەد کاک دەشتی چاڵێنجیان دەکەم کاوانیش بەشدار بن لەم پرۆژەیە تاوەکو ئەوانەی کەوا پێویستیان بەم جلوبەرگانە هەیە و توانای دابینکردنیان نیە سوودی لێ ببینن. بە شانازی ئەمڕۆ چاڵنجەکەم قبول کردو و بەشدار دەبم لەم چاڵنجە. ڕێباز خدر پەیامنێری تۆڕی میدیایی 964 لە هەولێر چاڵنجی کردین و داوای کرد بەشێک لەو جلوبەرگانەی کە هەمانە بیبەخشین. ئێمە بە خۆشحاڵیەوە چاڵنجەکەمان قبول کرد. من لە هەولێرەوە دەچمە دووسخورماتوو سیروان خورشید پەیامنێری 964 چاڵنجی دەکەم بەوەی کە ئەو کەلوپەلە زیادانەی کە هەیەی ببەخشێ و هەروەها کاکە بڕوا کە پەیامنێری 964 لە دەڤەری شارە زور بەوەی ئەویش بە هەمان شێوە ئەو کەلوپەلە زیادانەی کە هەیەی ببەخشێ لە پێناو ئەوەی کە ئەوە خەڵکانی تر سوودی لێ ببینن.